بێنە بە چاوی خۆت هەمووان نوێژەکەمان کرد الحەمدولillah چوینە دەرەوە مەلایکە لەبەر دەرگا وەستاوە کارتەکانمان هاتەوە یاخود ئێمە هەر لە سەفەکەیە دانیشتوین و یەکێ بەسەرمان ناگەڕێ کاکە تۆ 25 هێناوە باوکی من تۆ 30 هێناوە ئەو 15 هێناوە ئەو 50 هێناوە ئەو هەفتە وەڵا کاکە تۆ شوێ بزانین تۆ چۆن نوێژەکەی چۆن هەفتا هێناوە ئەی بۆ من دەم هێناوە بۆ ئەو زانیوەتی چۆن نوێژەکە خۆزگە لە کاتی نوێژەکانە هەمووی کە تەواو بووین سەلاممانایەوە یەکێ لە جاتی ئەوەی زیکرەکانمان بەسەرا بخوێنێ ئەوی زەحمە نەبێ مامۆسای فەرموو زەحمە نەبێ سە دەرەجەکاندا بەشکە ئینجا و کاتامان زانی چەند کەس نوێژی نەکردووە بەزانی چەند کەس ساقط بووە بەڵام کە ئەمە نییە با هەر یەکە و دەفتەرێ لای خۆی دانێ دوای نوێژەکە کە چۆ دەرەوە کاتی یەکەم ئاگام لە فاتیحاکە بۆ الحەمدولillah کام لە ڕکوعەکەم بوو زانی متم چێدی دەرەجەکە بۆ خۆی دانێ زانێ شەستی هێناوە زانێ دەرچووە ئەگە بەشی دەرچوونی جواب با بۆ باشووری خۆی گەورەکە ئەگە بەشی دەرچوونی جواب نەیا بۆ باچی بکە نوێژەکەی نەکاتەوە با بچە سونەتەکان بکە با بچێ ئاگای لە نوێژی دوای ئەوە بێ چونکە ئەمانە هەمووی لە دەستێچن کاتەکەش تێپەڕی ناگەڕێتەوە